سڵاوتان لێ بەم کاتتان باش لە نێو زانکۆی سلێمانیدا چەند ڕۆژێکە بەهۆی ئەو شەپۆلی سارد و سەرمایی کە هەیە باس لەوە کرێ بەشە لە خوێندکاران لە نێو بەشە ناوخۆیەکانی زانکۆی نێو بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی و پەیوەندیان پێوە کردوین دەڵێن کە گرفتیان هەیە وەکو پێویست ئاو نییە کارەبا نییە لەم جەوەیە کە کەش ساردە داواکەن کە پێداویستەکانە بۆ دابین کرێەوە گەرمیان بۆ دابین گرفتانە بۆچی سەران هەڵداوە لە کاتێکا بازداوا کرا کە زانکۆی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران دەدوێنم. دکتۆر سڵاو ئەم کاتت باش ئەم کێشانە بۆچی سەران هەڵداوە بەشە لە خوێندکاران چەند ڕۆژێکی گرتە ڤیدیۆی لە نێو بەشە ناوخۆیەکانەوە بۆیە نارتی دەنێرن بازداواکەن کە گرفتیان هەیە ناتوان خۆیان گەرم بکەنەوە کەی ئەمە چارەسەرە بێ و بۆ سەری هەڵداوە. بێگومان خۆتان ئاگادارن کە بەهۆی ئەو کەش و هەوا سەختەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ناوچەقە و سلێمانیش بۆ ئێوانە بەشە ناوخۆیەکانیشمان وەکو ماڵەکانی ناو پارێزگای سلێمانی ڕوبەڕووی کۆمەڵە حاڵەت بوونەوانە بۆ نمونە بەشە ناوخۆیەکانمان لە ئەواڵ بەشە ناوخۆیەکانمان لە کەمپی ناوشار تووشی حاڵەتی بەستنی بۆلەکان بوو ژمارەیەکی زۆر لە بۆلەکان تەقین ترومپای ئاوەکان بەشێکی زۆری وەسان و کاریان پێ نەکرا مزەخەی بیرمان هەبووە مزەخان لە ئیش کەوتون دەتەنکەر ئەومان هەبووە هەر دەتەنکەرەکە ماتۆڕەکانیان لە کار کەوتووە تووشی حاڵەتی بەسن بوون بۆیە ئەتوانین بڵین بۆی ئەو کەشوهاوانە لە شەوی یەکەمە بەشێک لە بەشە ناوخۆیەکانمان ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی بوونەوەنە کاڵین کەم ئاوی بە ئاوی سارد و بە ئاوی گەرمەوانە لەبەرەوەی تەنکەرمان هەبوو لە ناو بەشە ناوخۆیەکانە تەنکی سەربانیان بە تەواوەتی خاڵی بۆتەوە یا بە تەواوەتی بۆلەکان بەسوێتی یا بە تەواوەتی بەشێکی زۆری بۆلەکانیان تەقی ئەمە یەکێک بوو لە گرفتە سەرەکیەکان کە ڕوبەڕووی خوێندکاران بۆیەوە تایبەت بە بابەتی ئاو بەڵام تایبەت بە بابەتی کارەبا ئێمە لە بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانیدا بە سەرجەم 24 سەعاتە ئەو کارەبامان هەیە واتە کێشی کارەبامان نیە بەڵام سەبارەت بە هەوای گەرم هەندێک کێشەمان هەبوو لە هەوای گەرم لە بەشە ناوخۆیەکانی کەمپی نوێ ئەمیش کێشەکە چییە ئێمە سنترالمانەیە واتە بەشە هەوای گەرمی بەشە ناوخۆیەکانمان مرکزیە ئەم سنتراڵە بۆ ئەوەی بە تەواوەتی گەرم بێ ئەبێ سەرجەم خوێندکاران بگەڕێنەوە سەرجەم ژوورەکانیان بکەنەوە هەوای گەرمی لە سەرجەم ژوورەکانە ئیشکات ئەو کاتە دەورانێک لە ئاوی گەرمی سنتراڵەکانە دروست هەبێت و هەوای گەرمەکات بۆیە هەفتەیەک بەشە ناوخۆیەکانمان چۆڵ بوو کەشوهەوا زۆر سارد بوو لە نەتیجا ئەتوانین بڵین شەوی یەکەم کە خوێندکاران نەگەڕێنەوە هەمووی نەگەڕاوەتەوە هەموو ژوورەکان ئیشی پێ نەکراوە سنتراڵەکە بە تەواوەتی نەیتوانی وەکو پێویست هەوای گەرم بۆ هەموو بەشە ناوخۆیەکان دابینکە بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی خوێندکاران گەڕانەوەنێ و هونەرەکانمان و کۆمپانیای سەرپەرشتیار کە کۆمپانیایەکمان هەیە ئێستا لەلایەن وەزارەتی دارایی و خوێندی باڵا و ڕەزامەندی بۆ وەرگیراوە ئەم کۆمپانیایە ڕاستەوخۆ سەرپەرشتی هەوای گەرمی بەشە ناوخۆیەکانەکات بۆیە هونەرەکانیان شەوی یەکەم ئەگەر هەندێک کێشاو بێت وردە و کاریان تیا کردو و خۆشبەختانە ئێستا هەم هەوای گەرم هەم ئاوی گەرم لە بەشە ناوخۆیەکانمانە بەردەستە ئەگەر تەنها هەندێک شەو حاڵەتی بەسن لە ئاوا دروست بێت لە هەندێک بەشە ناوخۆیە ئەوەمان هەیە و ئەویش بە ڕۆژەکەی باشە بێتەوە. دکتۆر چی گەرنتیەکەی بۆی کە ینی ئەم کە لە وەرزستانە ڕەنگە چەند شەپۆلێکی دیکەی سەرماوسۆڵە ڕوو لە هەریەم کار ڕوو لە سلێمانی کا بە تایبەت یان چی گەرنتیەکەی کەم حاڵەتانە دووبارە نەبنەوە ئامادەکاریەکانی ئێوە چی بووە کە جارێکی دیکە خوێندکار هەم ڕوبەڕووی بێکارەبایی یا هەوای گەرم نەبێتەوە و هەم ئاوی گەرمیشی بۆ دابێت. ئێمە پێمان ئەگەر پشوو دروست نەبێت خوێندکاران ناو کەمپەکە بمێنەوەنە و لە بەشە ناوخۆیەکانە بمێنەوەنە ئەم سنتراڵانمان 24 سەعاتە ئیشەکات بۆیە کە لە ئیشکردنا بوو لە کارپێکردنا بوو پێم وایە تووشی ئەو گرفتە نابین کە دیسانەوە ئاو سار بێتەوە دیسانەوە سار بێتەوەنە ڕوتی خوێندنیش ئاسایی ئێستا لە زانکۆی سلێمانی و ئەنجومەنی زانکۆش بەو استراتیژی ئیشەکە کە خوێندن نەوەستێ و بەردەوام بێت بۆیە ئومێدمان وایە کە تووشی کێشەی هەوای گەرمی و نەبوونی ئاوی گەرمیش نەبینەوەنە ئەڵاومە مەکە لە حاڵەتێک ئەگەر پرەی گەرمی هێندەدا بازە تووشی کێشەی تەقینی بۆری و بەستنی ئەوەکان بینەوە. دکتۆر بە دەرفەتی دەزانم کە پرسیاری بکەم خۆپیشاندانی خوێندکاران لە ماوەکەیان ڕابردە بۆ کرا کە دەرماڵیان بۆ خەرج کرێ بڕار بوو لە ساڵی نوێژا دەرماڵە بدرێ بە خوێندکاران چ زانیاریەکە لەسەر دەرماڵە بۆ خوێندکاران وەکەی خوێندکاران دەرماڵیان پێ دەدرێ ئەوەندەی کە من ئاگادارم لە مانگی دوانزە لە حوتی دوانزەوانە لە حوتی دوانزەی 2021وانە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان بە زانکۆی سلێمانی شەوانە ئاماری تەواوی سەبارەت بە خوێندکارانی ناو شار و دەرەوەی شار ڕەوانی وەزارەتی خوێندی باڵا کردووە وەزارەتی خوێندی باڵا کۆبوونەوەی لیژنەی هاوبەش کراوە لە بینی وەزارەتی خوێندی باڵا وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانە و ئەو بڕەپارەی کە پێویستە ماگانە بۆ دەرماڵە و پاڵپشتی خوێندکاران بڕەکەی ئەوەندە زۆرە کە پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران هەیە دووبارە ڕەزامەندی لەسەر بدرێتەوە بۆیە
من زانیاری دروستم لایە کە وەزارەتی دارایی و خوێندنی باڵاشی بڕ لە ئەنجومەنی وەزیرانە و بەم زوانە هەر لەگەڵ گەڕانەوەی ڕەزامەندی وەزارەتی خوێندی ئەنجومەنی وەزیران ئەگونجە بڵین کاری پێویستەکەین بۆ دابەشکردنی دەرماڵە و تقریبان یەکلاییش بۆ تەوانێ بەوەی کە بە سێفی بە سێ گروپ دابەشەکرێت خوێندکارانی ناوشار، خوێندکارانی دەرەوەی شاری نیشتەجێوی بەشە ناوخۆیەکان و خوێندکارانی دەرەوەی شار کە نیشتەجێ نەبوون لە ناو بەشە ناوخۆیەکان بۆیە بەم سێفی ئەیە بە بڕێ پارەی دیاریکرا و کە پێویستی بە ڕێنمایی هەیە کاری لەسەر کراوە و زۆربەی خۆناخانی بڕیوە و ئومێدیشمان وایە بەپێی ئەوەی کە پێشوەخت ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاریەوە لە یەکی 2022 ئەم دەرماڵ و پشتیوانی دارایە بدرێت بۆیە لەگەڵ گەڕانەوەی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران تەنها یەک خۆ ناخێمێنێت ئایا ئەم پاڵپشتی داراییە چەندی بۆ بەشە ناوخۆیەکانە و چەندی بۆ خوێندکارانی بۆ خوێندکارانی زانکۆیە ئێمە وەکو ئەنجومەنی زانکۆی سلێمانی وەکو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بەردەوام جەختمان لەسەر ئەوە کردوەوە کە پشتیوانی ئەوواکەین ئەو پاڵپشتە داراییە بۆ دەرماڵی خوێندکاران دابین کرێت و بەپێی ئاخر بە دۆداچوونی منی ژەڕەکەی وەزارەتی خوێندی باڵا ومێدمان وایە کە بە زووترین کات و لەو هەفتانی داهاتووە دەرماڵی مانگی یەک بدرێ بە خوێندکارانی سەرجەم زانکۆکان. یعنی ئەم چەند ڕۆژەی مانگی یەک کەماومانە دەرماڵە دابەش ئەکرێ ئەخۆ دەچێتە مانگی دوو. من هەفتەی پێشوو لەگەڵ وەزارەتی خوێندی باڵا قسەم کردووە و جەختیشمان کردوەوە کە وەکو بەڵێندراوە بە خوێندکاران دەرماڵی مانگی یەک لە مانگی یەکا بدرێت بۆیە ئەوانیش جۆرێک لە گەشتبینی و دڵنیاییان بە منیا کە ئەوانیش ومێدیان وایە کە لە مانگی یەکا بدرێت. سپاس دکتۆر